بەڵام کێشەمان لەگە دوشتی برنجا هەیە لە تەوقیتی غەڵەتە ئەیخۆین و بڕێکی زۆر ڕۆنی یەکەین لەگە خوێە دێوەران بیخۆین نەخێر من گەورەترین گرفتی ژیانم ئەوەیە ورگم بۆ لا نابرێ چی بخۆم بۆی وەکو تۆم دەوێت باش سەرەتا بەخێر بن جەنابتان شوێنتان تایبەتە دایمەن هەموو شوێنێکی چاک و باش ئەوەیتیان خوا سەلامەتان کە قوربان ئەو پرسیاری جەنابەت زۆرترینی ئەو پرسیارەیە کە ڕۆژانە بەدەیانجا لێمانەکرێ لە هەموو شوێنەکان باشە لە ئەوساتی ڕاضی لە ئەوساتی خەڵکی عامیشکە لە بازاڕایە لە مزگەوتەکان لە بەنزیخانەکان لە چێشخانەکان لە مارکێتەکان خەڵک زۆرترینی پرسیاری ئەوەکە مامۆستا بەچی ورگم دابەزێ جا قوربان ئێمە شتێکەکەین کە ئەم جارە محاولاکەین شتەکان تۆزێ سادەترکەین ئاسانترکەین کە خەڵک لێمان تێبگا ناچینە بابە عیلمیەکەوە دروستە ئەوەی کە گرفتی کێشەی سەرێکی و کەسی وڵاتی ئێمەیە ئەوەیە ئێمە خواردنی غەڵەت لە کاتی غەڵەت ئاخۆین بۆیە زۆربەی خەڵکی وڵاتی ئێمە کێشی زۆرە قەڵەوە تووشی بڵۆتین بووە ورگی هاتوۆتە پێشەوە نازانێت چۆن دایبەزێنێ خاڵی یەکەمینیان چاکردنی سیستمی خواردنەکەتە ئەویش بەچی کەمکردنەوەی بڕی وەرگیراوی خواردن بە تایبەتی کام جۆری ئەوانەی کە پیانترێ کار بە خراپەکان کێگرێتەوانێ ئاردی سفر چی لە دروستەکرێ نانی تیری سەمونی حەجەری نانی نانەوخانە ناوساجی و ناوشکێنە چونکە ئەمە نیشاستێکی ڕوتە و بەهای خۆراکی زۆر کەمە و تووشی بڵۆتی نیشمانەکەواتە هەڵاوسانی ورک چکە جەنابەت خەڵکێکی زۆرت بینیوە لە بازار دوو قۆڵ و دوو قاچی باریکی هەیە بڵقێ بەوریجەوێتی بەڵام لە ئەسڵا خەڵکەکە قەڵەو نییە ئەمەی کەوتمان خراپە ئاردی سفر و جەماعەتەکەی خاڵی دووەمینیان شەکر لە هەشتێکە هەبوو ئەو کەسانی کە جیرۆدەی وەزنی زیادن شەکریش ئۆتۆماتیکیان لە شیرینیا هەیە لە کۆکاکۆلا و جەماعەتەکەیە هەیە لە پاخلا و مەحەلەبیە هەیە بیگرێت تا ئەخیرەکەی دەسە شیرینی زۆر خۆش دروست ئەکرانی هەنی هەم قاوە و شتەی پێوە ئێستا ڕێیەکەوین لە سەری خۆ خۆشمەی خۆم کاکە بەڵام ئێستا پێ دەڵم چۆن بەڵێ بەدڵنیاییەوە ئەو شیرینی خراپانە لەکە یاخۆین ئێمە خەڵکی وڵاتی من شەو دروستە محەلەبی و کاستەر و تێکەڵە و لەگەڵ جەماعەتی دیۆ و گوڵە بڕۆژە حیاتەکە ئێمە ساعتە دو ساعت دوایەوە چیەکەین ئەخەوین ئێمە هەموو کار بۆ کالۆریێکی لێ تەحویلە بێ بۆ چەوری بەڵام ئەگەر برایەکی وەکو جەنابەت کەسێکی وەکو من کە ڕاضیم ئەچمەخە عیاریەکەم با ساعتێ پێشی تەمرین لەو شیرینی کە جەنابەت دەڵێ با پارچەیە بخۆم بەڵام المهم لە کاتی وەرزشەکەیە زۆر لەوە جادە سەرفەکەم لەوای کێشەم بۆ دروست نابێ کێشە لەوایە لە تەوقیتێکی غەڵەتە بڕێکی زۆر کار بۆ کالۆری وەرەگری بابەتی سێمیشیان کە کێشە بۆ خەڵک دروستە کابریتە لە زۆر بەکارهێنانی ڕۆن جەنابەت و خەڵکێکی زۆریشمان هەیە کە هاتوچوی ئێرانەکە خەڵکمان هەیە دەڕۆژ لە ئێران بۆ لەگەڵ نەخۆشیێکا بووە ئەڵێ مامۆستا هاتوومەتەوە 4 کیلۆ وەزنم کەمی کردەوە بۆ لێ برنجی وشکە خوا لەوێ خواردنی زۆر چەوری لێ نییە کەوابوو سێ کوچکەی قەڵەوبوونی خەڵک ئاردی سفر شیرینی لەگەڵ چیتر لەگەڵ ئەو هەموو ڕۆن و زەیدەی کە بەکاریێت واتە برنج واز لێنێنێ خەڵک نەخێر برنج کێشەمان نییە من دەیان جاری تریش و چەند ساڵی ژەوێ چاپێکەوتەکانی برای خۆ دەسەر برنج ئەوە ملیۆنە هزار خەڵک گوێ لێگرتووە ئێمە کێشەمان لەگەڵ برنجانی وەکو خودی مادە بەڵام کێشەمان لەگە دوشتی برنجا هەیە لە تەوقیتی غەڵەتە ئەیخۆین و بڕێکی زۆر ڕۆنی یەکەین لەگە خوێە دێوەران بیخۆین نەخێر بۆچی چونکە تۆ ئەگەر بەڕێزت 100 گرام برنجی وشک لە هەر کیسەیەک وەربگری سەیری پشتەکەی کە نەتریشن فاکتی لەسرە 100 گرام بە وشکی لە ژێر پیاڵێکا جێ بێتەوە کاکە معقول لە 370 کالۆری وزەی گەرمیتیایە ئەی ئەگەر ئەو 100 گرام برنجە ئەگەر 50 گرام ڕۆنیشی پێوە بێت 450 کالۆری ئەویشمان هەیە 370 ئەمیشمان هەیە ئەمە تۆ لە یەک تۆس ئەمەنە برنجە بە بێشلە بە بێنان بە بێ گۆشت بە بێ بابەتەکانی تر تۆ نزیکی 850 کالۆری دووەرگرت ئی 850 کالۆری چی لێگەی ئەیش لەکە ئەی مریشکە سوورۆکراوەکە ئەی ئاردە سفرەکەی کە نانەکەت کڕیوە لەگەڵیا کاتی ئاوڕێتەوە تۆ 1500 بۆ 2000 کالۆری نانەخۆی ئاشتەکان چۆنە تەوقیتەکە غەڵەتە دروستکردنەکەی غەڵەتە بەڵام با ئێمەش بیکەین بە عادەت با ئێمە ڕۆن نەکەینە ناو برنجەوە باشە وەکو ئێران پارچەیە کەرت بۆ دانەیەکی بەسەریا بیکە نەک یارۆزی خۆتە باشە برنجێکی کوردیە ڕۆنی خۆماڵیە باش ئەمە چی لێەکە ئەتوانم پێ بڵم ئەمە 100 دانەجار عافێت بێت لە ڕووی بەهای خۆراکیەوە 1000 جار لە زەیتە دەستکاری کراوەکان باشترە ڕۆنە کوردیەکە و برنجە خڕەکەی خۆشمان لە برنجە درێژە دەستکاری کراوەکە باشترە بەڵام بە پێی بڕی پێداویستی لەشی خۆدوەری بگرم پێ دەڵم کێشە نییە ئێستا بۆ نمونە حەج کەسێ سێری منەگاڵێ مامۆستا تۆ قەڵەو نیت قەیچێکە با من ڕۆژانە دە بۆ 12 کەوچک برنجی خڕەخۆ شکاریتیان نییە چکە بەقەدەر پێویستی لەشی خۆن شت کە بە پێی بڕی پێداویستی لەشی خۆت کێشە دروست ناکە باشە مامۆستا کابراەک لە بازاڕایە باش کاسبە با بڵێن کاسبە لەوانەیە نەتوانین هەموو ڕۆژێ بۆکسێ لەگەڵ خۆیان بەرێ بۆ بازار سنگ و برنجی وشکۆمانی تێکات چی بخۆ لە بازارە باش لە بازار شتی زۆر چاکەیە کە خۆم زۆر جارەچمە بازار هەموو ئەومەت ئەمانەشی کە خەڵی جیرۆدی دەستێتی شتی زۆر باشی تایە پاڵان کۆتۆ دەسەر هەڵبژاردنەکە لەگەڵ عەزم و ئیرادە بۆ نمونە من زۆربەی جارەکان لە سەعات دەوری 11 پێش ئەوی کە قەرباڵغی دروست بێت چمە مەطعمێکەوانێ داوای شیشە سنگ و شیشە کەباب بکەم بەڵام نانی پێوە ناخۆم کەباب بخوێن بەجدی باسی کەباب بەڵێ بەرەکەتی خوایە بابەتی گۆشتەکان کە ئیخۆی
کاربیتیانە تووشی ئینسولین ڕێزستەنس ناکە و لە هەمان کاتیش هەستکردن بە تێری دەیاتێ و یارمەتی دابەزانی کێشیشەیە چونکەوە سیستمی کیتۆمان هەیە لەگەڵ حیمی دکتۆر ئاتکینس ئەو مۆزوعێکی دوور و درێژە یان جاری وا هەیە لە جادەی ئەسحابەسپی ئەچم قاپێک گەسێنم پێڵم کاکە سەمونم نایە با چاوریش نەوێ لەگەڵ سەوزە و سەڵاتەکە بە چەتاڵ من ئەم گەسی گۆشتەکە ئاخۆم یان ئەچمە لای مەطعمێک کە برنجش لێ هەبێ پێڵم کاکە بەشی سەروی برنجە درێژەکە کەمێکم بۆ تێکە لەگەڵ پارچە سنگی برژاو دروستە بەس تۆزێک لە نانەکە خۆمەگرمەوە شلەشی زۆر لەگەڵا ناخۆم کاکە بازار پرێتی لەم خواردنە باشانە بەڵام تۆ کابرا ئێوێ ئیلا ئەم برنجە خڕە و دایسی کات و لەم لاوە ماینچەیەکی هێناوە ڕوع کیلۆ ڕۆنیتیایە ئەبێ باجی ئەوە بی کە تۆ سبێنە قەڵەوە بیت و جەشت بۆ دروستەکە قوربان لە خۆشەکەی هاوڕام لەگەڵتا بەڵام لەم سەریشە ئاگاداری ورگن نەبی یەکیشی وەکو بۆنی من تەمەنی لە 45 و 50 بەرەو سەرەوە ئەیتۆ حسابی ئەوە ناکەی سبێنێ چەوریەکانت زیاکە زەختت بەرزە بێتەوە ئەیتۆ حسابی ئەوە ناکەی تووشی تەسکبوونەوەی شادەمارەکانت دەکا حسابی ئەوە ناکەی دکتۆر بە ئیجباری اینجا لێو مەنعەکە اینجا ریزێ دەرمان بەکارهێنی بۆ بگاتە ئەو حەدە بە هێواشی و بە کەمی بیخۆ وەرزشی لەگەڵا بکە هەتا مای بۆ خۆ برنجی خۆڕخۆ عافێتێ بێ